ئامادەکردنی سەکۆیەک لە بەردەم پلەکانەکانی کۆنگرس و هەروەها لە بەردەم کۆشکی سپیدا نیشانەیە لە نزیکبوونەوەمان لە ئاهەنگی سوێن خواردنی یاسایی سەرۆکایەتی بۆ دەستپێکردنی کارەکەی. سوپاس جەنابی سەرۆکی هەڵبژێراو. زۆر کەس دەیانەوێت بزانن کە ئاهەنگی سوێن خواردنەکەتان چۆن بەڕێوە دەچێت. منیش دەمەوێت بزانم. زەردەخەنەکانیش بخەینە لاوە. تەنیا بایدن نییە کە چاوەڕوانە بزانێت کاریگەریەکانی کۆرۆنا چی دەبێت لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی ئاهەنگی سوێن خواردنەکەی. هیچ شتێک نییە کە بتوانێت ڕێگە لە سەرۆکی هەڵبژێراو جۆ بایدن بگرێت لە بەڕێوەبردننی سوێن خواردنی یاسایی وتاردانی. لارا براون بەڕێوەبەری خوێندنی باڵا لە بەشی بەڕێوەبردننی سیاسیە لە زانکۆی جۆرج واشنگتۆن ئەو دەڵێت زۆربەی ئەمریکیەکان کە لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە سەیری ئاهەنگی سوێن خواردنەکە دەکەن تێبینی جیاوازیەکە دەکەن کاتێک کامێراکان سەرنج دەخەنە سەر بەشی ئامادەبووان. پێم وایە ئەوەی زیاتر دەیبینین شێوەی کورسیەکانە کە دوور لە یەک دانراون. ڕەنگە بلیتیشی زۆر پێویست بێت بۆ وەرگرتنی شوێن کە ڕێگەیەکیشە بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی خەڵکەکە هەرچەندە لە دەرەوەش دەبن باوەڕ دەکەم بەکارهێنانی دەمامکیش پێویست بێت. دەستوری ئەمریکا ڕێگە دەدات بە بەڕێوەبردننی ئاهەنگی سوێن خواردنی فەرمی. بایدن دان بەوەدا دەنێ کە ئاهەنگەکەی ئەو ساڵ بە شێوەی جاران و باو نابێت. پێم وابێت ڕێپێوانەکە لە شەقامی پەنسیلڤانیا گەورە نەبێت، بەڵام وا دەزانم کە بە شێوەیەکی ئەلکترۆنین چالاکی زۆر دەبینین و لە ویلایەتەکان لە سەرانسەری ئەمریکادا تەنانەت لەوانەیە خەڵکی بەراورد بە ساڵانی پێشوو زیاتر چالاکی بکەن. سەرۆک کۆمار دانەڵد ترامپ هێشتا ئەنجامەکانی هەڵبژاردننی قبول نەکردووە. بە گوێرەی راپۆرتەکانیش ئەو بیر لە بەرنامەیەک دەکاتەوە بۆ کێبڕکەی سەرۆکایەتی ساڵی 2024. بایدن گوتی تیمی بەڕێوەبردننی ئاهەنگی ڕۆژی دەست بەکارکردنی ئەم ساڵ زیاتر ڕەوشی کۆڤید-19 لە بەرچاو دەگرن. پێش هەموو شتێک ئامانجی منەوەیە کە سەلامەتی ئەمریکا بپارێزین، بەڵام لە هەمان کاتیشدا ڕێگە بە خەڵک دەدەین کە هەنگ بگێڕن، ڕێگە بە هەنگێڕان و بینینی خۆشی یەکتری دەدەین.